و بەشێکی زۆر خۆشمان مایە ئەوش پێ پرۆجێکشن ئۆپەرەیتەر. پرۆجێکشن ئۆپەرەیتەر نەفسی ئۆپەرەیتەرەکانی قەدیمە. پرۆجێکشن چ مامۆستا؟ پرۆجێکشن بریتێ لەو توڵەی بریتێ لە درێژی ڤێکتەرەکەی ئەی دۆت بی. ئەی دۆت بی چییە؟ یعنی درێژی ئەی لەسەر بی. ئەی دۆت بی. زاویەکەی نێوان چییە؟ ثێتایە. کەواتە ئەی بی یعنی ئەی پرۆجێکشنەکەی لەسەر دی چەندە، یعنی چەند درێژترە لە بی. ئەو پێدرێت ئەی دۆت بی. وانیا؟ گوت. بێنە سەر پرۆجێکشن ئۆپەرەیتەر دوو سیفەتمان هەیە. ئەو دوو سیفەتەی تێدا پێی دەوترێت پرۆجێکشن ئۆپەرەیتەر. یەکەمیان چییە؟ دەبی پی داگەر بگاتەوە. زانە پیان پرۆجێکشنە غەڵەت نەکەیە. پی داگەر ئەگەر کردی پی دەوترێت پرۆجێکشن ئۆپەرەیتەر. بەڵام شەرتەشکەشی بە. دەبی چ بێ و دەبی پی ئۆپەرەیتەرەکەی خۆی بکاتە سکوێری خۆشی. زۆر ئاسانە جێ بەرە. یعنی ئەن ئۆپەرەیتەر پی is said to be a projection operator. Kenji, if it is Hermitian, دەبی چ بی؟ Hermitian بی. یعنی چ Hermitian بی؟ یعنی پی داگەر بگاتەوە پی. ئەو پێ Hermitian. ئەگەر پی داگەر بگاتەوە ناقص پی ئافرین سکوێر Hermitian. کەواتە دەبی یەکێک چ بی؟ Hermitian بی. Do are equal to its own square. ئەوان بەخۆی دووجای خۆشی بکات. چۆن؟ زۆر بەسیطە. تەماشا بکە. The unit operator I is a simple example of the projection operator. Since look, I'm about my unit operator. See, unit operators. See, unit operators. يعني I ده كانت تسيو قيمتها بس ما كليك صفر يعني تواني تشوف. دەتوانی ماتریکسێکی ئێن بە ئێن دابنێ یەک سەفر 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 یەک سەفر 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 یەک هەتا دوای ئەوە ناتوانێت ئەمە زەمانەوە دەتانەوە دەکەم تەماشایە بکەم بزانە ئەو شەڵتەی پرۆجێکشنی فریشتە ئێستانەوە دەرێ یاڵا فریشتە ئەو شەڵتانە چییە کە پێی دێت پرۆجێکشن ئۆپەرەیتەر دەبێ هێرمشن بی وە سکوێرەکەش یەکسانی بە هەمان ئۆپەرەیتەر با بزانم بۆ یانە ئێستا ئەوە بزان هێرمشنانە دەبی داگەری بایە بەسەری ئای داگەر دەکاتە چی ئەوە دەکاتە کۆمپلێکسی نییە هەموو ڕێرە واوەنیە تەواو ئەدی بزانیت جێەکانیان بگۆڕین ترانسپۆزی بکە یان دێتەوە ئێرە کەواتە ئەی داگەر دەکاتەوە ئای هێرمشنانە هێرمشنە باشە با بزانین بەشی دووەم ئایا سکوێرەکەش یەکسانە بە خۆیان با بزانین گۆتمان ئای ئۆپەرەیتەر سکوێر دەکاتە تەماشا کە دەرین شەرتی دووەم سبی دەبی پی سکوێر بکاتەوە بزان ئای سکوێر دەکاتەوە ئای یەک سفر سفر یەک جاران یەک سفر سفر یەک یاڵا ڕۆ لە کەڵەمی دەدەین وەنیا دەکاتە چی یەک کۆ سفر وەنیا یەک نە ڕاستە یەک کۆ سفر تەواو ئەو جارێ سفر کۆ یەک دەکاتەوە یەک و دەبی دوو بە دوو جارشکی بێتەوە گوت تەواو لەبەرەوەی دوو بە دوو ئەوەشیان دوو بە دووە دەبی ماتریکسێکی دوو بە دوو بێتەوە دەی باش ئەوەی لەوەی دەدەین یەک جاران یەک سفر جاران سفر خلاص یەک جاران سفر سفر جاران یەک سفر بینە سێرە سفر جاران یەک سفر سفر جاران یەک یەک جاران سفر سفر یەک جاران سفر سفر یەک جاران یەک تەواو یانە کەواتە سکوێرەکەشی بۆ نەفسی ئۆپەرەیتەر کەواتە بۆ دەشکاتە ئاهای ئۆپەرەیتەر معناوەیە کەواتە ئەوە پێ دەوتێت پرۆجێکت ئەوە لە ماتماتیکس ئیمپلایز ئەوەش بۆ دەگەێنیتەوە ئایا ئۆپەرەیتەر سکوێر دەکاتە ئای کەواتە چیەوە ئەوە چیە پرۆجێکشن ئۆپەرەیتەر ئاگادارە لە امتحانەکەی پرۆجێکشن ئۆپەرەیتەرە یانە یەکسەر یەکەم زابزان هێرمشنە پاشانەکە ئایا ئۆپەرەیتەرەکە دەکاتە سکوێری خۆی ئەو نمونەکمانی کەواتە the unit operator I is simple example of projection operator since لەبەرەوەی ئەی داگەر دەکاتەوە ئای سەرماندشمان واروە ئای سکوێریش دەکاتەوە ئای
شرنيا هر همو ماتريكسك هر ماتريكسك اگر آپ سكويري كي بتاعت اوبريتور كي خوي وهروا هلمشي اوبريتور شبي ما بنفسهم خصائص كان يعني properties of the projection operator زور بسيطة there is a product of two there is a product زمان there is a product of two commuting projection operators بزانا لو درين بشار P2 P1 لكاتب P1 P2 السؤال يقول هنا لو لي كوميوت بو لو كانت في كوميوت لو سونكا projection operator بس اون بس زي كامل ولا projection operator لو سونكا بخود بدرم دكات سكويري خوي لكن سكويري خوي P1 يعني كان P2 P1 اويا دو كواتا the product of two commuting projections the projections of two commuting projection operator P1 و P2 so where they P1 and P2 and also projection operator كواتا لقداني دو operator projection كا commute لبن هروا دكاتو projection operator يعني دو projection يليك داي داغري وغري انزاما كشي دكاتو وسي دكاتو operator مثلا لولا PF دو operator او دكاتو سيما مستا قولمان دبي تسكي او تلفزيون ميما كو قولمان AUB كوادا كم زار بي او دوانيا كوادا كانت P2 داغر PF داغر باشا P داغر ناغا دو بي معناه دكاتو P2 P داغر دكاتو P داغرش دكاتو P معناه P1 P2 operator دكاتو سي دكاتو P2 P1 ولا شكاتو P1 و P2 كواتا بس لحالتي projection operator commuter لو ليرة كواتا P1 P2 يساوي P2 أدي أوية لاكمان سلمى أدي بلا سلاكي دي P1 P2 square دكاتو سي دكاتو P1 زارا P2 زارا دكاتو P1 زارا P2 زارا P2 ودكاتو P1 لو اگر كوميونيتي مستحيل بنسي P2 P exam بورينا بس the projection operator ليه دكاتو P2 معنى او دكاتو Px squared P2 squared Px squared دكاتو P2 squared دكاتو كواتا دكاتو P2 هو معادلة دو حقا كواتا the sum كواتا اوي كبدس معنى the sum لكوي هموي the sum لكوي هموي of two projection operators in generally not a projection operator. Adi sum, adi koi, adi do projection operator in formula. Adi do projection operator in cop ke aya dapto operator yana dapto projection operator. Muszę to mówić wtedy, da sum wata koi do projection operator nakato projection operator. What about audio blue? يك صفر كوب كوا يك صفر ولا قاعد سي دو صفر دور سكوير كمستحيل يكاتو خوي لو يسمي دو بروجيكشن اوبريتور كي ناكا دو بروجيكشن اوبريتور او يك دو the projection operator is said to be orthogonal او projection operator orthogonal if their product is zero ما خين اگر هاتو دو projection operator لقدا انزامكي بو صفر او دكاتره سي بيدوتي orthogonal اگر انزامكي بو يك بيدوتي عفوا بيدوتي normalize then orthogonal قال يعني هردو حاله ذكر ortho normal بس اگر هاتو بو يك normalize There is same for some of projection ادي لك هوي او projection اني مثلا بي كوبي دو كوبي سي حتى اخر تو بي projection operator كواتا بي كوبي دو كوبي سي انا دبت projection operator كان جي ما مصنع اگر هاتو هر یک لو انا كوميو يعني هر لو انا مثلا بي كوبي دو there are some projection operators P do PC to be a projection operator. مثلا أول سنة يقول معناه كتوا projection operator. برام ليرة
دەکاتێ بەڵام بە مەرجەکەی چییە؟ It is necessary as کەواتە شەرتی پێویست و کەوا تەواو that these projection operators be mutually یعنی چ mutually مامۆستا؟ یعنی جێگۆرچا پێکرا ئێستا پێدرێت mutually orthogonal بن یعنی لە سێکلی عەمود بن یعنی دوو ئەگەر دلێن جەماعەت پێدرێن امتحانی ئەو دوو پرۆجێکشنە ئەو دوو ئۆپەرەیتەر پرۆجێکشنە ئایا ئەگەر کوان بکەوە دەکەتیانوە نەفسی ئۆپەرەیتەریانە بەڵام هیچ حالەتیشنەوە دەکەن ئەگەر ئافرین هەردووچیان ئۆرتۆگۆناڵ بوون ئیلا لە حالەتی ئەگەر دوو ئۆپەرەیتەرەکە ئۆرتۆگۆناڵ بوون ئەو وەختی هەردووچیان کۆبکەوەش دەکاتە پرۆجێکشن ئۆپەرەیتەر گود نه ئۆرتۆگۆناڵ ئەگەر دووە زەربیە بکەی بکاتە سفرە جابەکە کۆمیوت چییە؟ کۆمین ئەگەر ئەی بی بکاتە بیە فەرقەیە کۆمیوت جێگۆرچی کەواتە لێرە that is the cross product here must be vanished کاتێکێکی دەبا exampleێکی بەسیط وەسەرە show that دەرێ پیشان بدا show that the operator تەماشا داوە زۆر بەسیطە و زۆر گرنگیشە دەیەوە show that the operator زانە kit psi brap psi is a projection operator پێدەرێ پیشان بدە ئۆپەرەیتەرەکە مادایدەدو show that the operator kit psi brap psi is a projection operator only when kit psi is normalized تەنها لێک حالەتدا ئەگەر kit psi normalized بی ئەگەر kit psi normalized نەبی مامۆستا بە هیچ شێوەیەکی ناکاتە چی ناکاتە projection operator با بێنە سەر حەلەکەی کووە it's easy to ascertain that دڵنیاکەین ئۆپەرەیتەری بەزۆرن kit psi brap psi is هێرمشنە چۆن دەزانی هێرمشنە دەنووسی kit psi brap psi هەموو داگەری وەردەگرین ونیا kit psi brap psi داگەری وەردەگرین ئەوە دەستە جێوێ ئەوە بێتە جێوێ کێتەکە وەنیا جێبرا کردو بوو ئەوە دەکاتە چی brap psi عفوا هەردووشی پسایە هەردووشی پسایە جێشە بس اگر کۆمپلێکس نمبەری لەگەڵ ئەوختی نووسی کۆمپلێکس کۆنجوگەت هیچ لەبێنە ئەوە دەبرسە ئەوە ئەوە جێی بڵای هاتێرە بەس بخۆشە پسایە لێ جێگۆرچا پێشتە کەواتە لێرە دەکاتە نەفسی چش باشە ئەگەر ئۆپەرەیتەر داگەر بکات ئۆپەرپیلی هێرمشن یانە هێرمشن ئەوە یەک کەواتە a four sequence of this operator ئەدی با بزانین ئەدی با ئەسە بزانم شەرتێکە ماکرد چییە؟ هێرمشنە شەرتی دووەم چییە؟ دەبی سکوێرەکەی بکاتەوە ئۆپەرەیتەرەکەی با بزانین سکوێرەکەی دەکات کەواتە as for the secret of this operator it is given by ئەدی بێت و سکوێرکردنەوە دەکاتە چی بزانە psi kit psi brap psi kit psi زانە brap psi ئەوە دەکاتە چی تەماشا brap psi عفوا kit psi brap psi ئەو دوانە پێکەوە دەنووسن باسمان کرد گوتم هەر وەختێکی دوو وەنیا لە کنێک بوو دەبتە یەک پارچە لێرە دەبتە چی دەبتە براکت تەماشاکە ئاگادار بین دەبتە براکت پسای ئەوجا برا پسای ئەدی ئەوە گوتمان چی یەکێک لە شەرتەکان نۆرمەلایز دەکەواتە ئەوە دەکاتە چی قیمەتە ئافەرین کەوا دەکاتە چی برا پسای کت پسای کەواتە سکوێرەکەشی بۆ ئۆپەرەیتەرەکەی معنای چیەوە شەرتی دووەمی جێبەجێ کرد معنای ئەو چیە کاک محەممەد کەواتە پرۆجێکشن ئۆپەرەیتەرە لێرە معنای بەڕاست ئی پسای is normalized we have کەواتە ئەو سکوێرە باسمان کرد ئەو دووە دەکاتە یەک معنای دەکەن کت پسای برا پسای این سم کەواتە لە کۆی هەموو ئەو شتانێکەکەی بەباز دەکەین if the state psi kit psi is normalized the product of the kit psi with the bra psi is a projection operator. Ba, das ist auch